سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لە پانۆرامای ئەمشەو لەگەڵتانین بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیکە. وەک دەزانن کە ماوەی چەند ڕۆژێکە گرفتی و نەئارامیەک و پشەویەک دروست بووە لە شاری کەرکووک سەبارەت بەوەی کە هەندێک لایەنی وەک عەرەب و تورکمان ناڕەزاییان دەربڕیوە سەبارەت بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان و ئەو حزبە بگەڕێتەوە ناو هەمان ئەو بارەگایی کە لە پێش 16 ئۆکتۆبر لە شاری کەرکووک تیای دانیشتەجێ بووە و ڕوون نییە ئامانجی پشتی ناڕەزایەتیەکان چۆنە و قسەی جیاواز و بۆ چوونی جیاوازێ سەبارەت بەم ناڕەزایەتیانە. هەندێک دەڵێن کە ناڕەزایەکان بۆ نەگەڕانەوە دژی ئەم حیزبێ، هەندێکی دیکە دەڵێن کە ئامانجی دیکە لە پشتی ئەم بابەتەوەی دەمەوێت ورتر لەسەر ئەم بابەتە قسە بکەم و بەگشتیش باسی ئەوە بکەین کە بۆ دەبێت ڕەوشی ئارامی شاری کەرکووک بە ئامانج بگیریان بەکار بهێنرێ لە بەرامبەر بەرژەوەندی حیزبی و شخصی لایەنێکی دیاریکراو. هەموو ئەمانە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ڕەوەند مەلا مەحموود لە پرساوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵم دەبێت. کاکێ ڕەوەند سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. دەمەوێت بپرسم ئەم بارودۆخی کە ئێستا گوزەرێت لە شاری کەرکووک بۆ چ مەبەستێکە؟ ئێوارتان باش، سڵاو بۆ خۆتان، بۆ بیسەرانتان، بۆ بینەرانتان هەر بژیت. وەڵا ئێستا لە کەرکووک وەزعێک دروست بووە ماوەی چەند ڕۆژێکە، بەڕاستی وەزعێکی ناخۆشە، ئاستەنجێکی گەورەی لە بەردەمی هاتوچۆی جەماوەر و خەڵکە دروست کردووە کە ئەویش گرتنی ڕێگەی هەولێرە. دیارە لەم چەند ڕۆژە جارێکیکە حملەیەکی دیعایی دەستی پێکرد کە پارتی ئەوێ بگەڕێتەوە بۆ کەرکووک و ئەوێ بگەڕێتەوە ناو بارەگاکانی خۆیان. ئەمە چەند جارێکی کەش لە پێشترا ئەمە ڕوویداوە، هەموو جارێک کۆمەڵێک خەڵک بە ناوی حەشدی شعبیەوە بەکرێ ئەگرن چادریان بۆ هەڵەدەن ڕێگاکە قەتعەکەن. من پێم وایە ئەمە بابەتێکە هەر بۆ تێکدانی باری نەئارامی خەڵکی شاری کەرکووکە و ئەمڕۆ چەندین خەڵکی خوێندکار نەیانتوانیوە بگەنە ئیمتیحانیەکانیان لەبەرەوەی ئاستەنگ لە ڕێگاکە بوو و هەموو ئەو کۆڵان و شوێنانەی کە ئێستا لە ناو گەڕێکی شۆراوە بەڕاستی پڕ بووە لە ترێلە و لە خەڵک کە خەڵک بە زەحمەت هاتوچۆوەکە بەداخەوە ینی حاڵەتێکی ئاڵۆزی ناخۆشە و بۆ دانیشتوانی شاری کەرکووک ناخۆشە و بەڕاستی حاڵەتێکیان دروست کردووە. ینی نازانم چۆن وەسفی ئەم حاڵەتە بکەم و من پێشم سەیرە ئەم حاڵەتە کە ئێستا دروست بووە. ئەمە جارێکی کەش لەوە پێشتر هەمیسان حملەیەکی دیعاییان کرد و وتیان ئەوە پارتی ئەوێ بگەڕێتەوە ناو بارەگاکانی خۆی وەگەوەی پارتی دەرکرابێ. جارێکی کەش چادرێکیان هەڵدا و ماوەیەک و ئیتر ئەم وەزعا کۆتایی هات. ئێستا ئەم حاڵەتە لە کەرکووکە هەیە و بەردەوامە. ئامانجی پشتی ئەم کارە بۆ چی؟ ینی پێت وایە لە ڕێگەی ئەمەوە پارتی دەتوانێت بە چی بگات؟ وڵا لە ڕاستیە باوەکو خۆی بڵێم من ئەمە بە سینناریۆ تێگەم و سینناریۆکەش چۆنە. ئێمە ئازانین پارتی ئێستا لەنا ئەو بارەگایە لە پشتی بارەگاکە هەر لەنا ئەو بارەگایە دەستگای پاراستنی وا لەوەیە ڕۆژانە داوامی خۆیانەکەن لە پشتی قایدی عملیاتەوە چەند ژوورێکیان داوە پێیان لەوێ داوامی خۆیانەکەن و ئەو بارەگایە پێشتر هەندێک جەنازەیان تیا دۆزیەوە. ئەوە بۆ گەربەبیرتان بێ قیادی عملیات ئەو کاتای ئەعلانی ئەوەی کردکاندێ جەنازیان ناو زێرابەکانە دۆزیۆتەوە. بەڵام لە هەمان کاتیشا سیر لەوەیە ئەگەر پارتی ئەمە بە مقڕی خۆێزانێ خۆفوات حوسێن وەزیری خارجی جێگری ڕئیسی وزەرایە بۆچی لەو ڕۆژەوە قسەیەکی لەم بابەتە نەکردو و نایەتە سەرخەت و لە هەمان کاتە شاخەوان عەبدوڵڵا کە نوێنەریانەوە خۆی بە جێگری پەرلەمانی عێراقی ئەزانێ لەسەر تەنکەرێکی ئاو دەیان حملەی ئیدیعایی ئەکا. ئەی باشە ئێستا بۆ لەسەر مقڕەکانیان بێدەنگ بەو شارەکەشیان بەجێشتۆ هەرکەس نازانێ لە چۆن. ئەم جاجگەلەوە خۆیان ئەم حملە دیایان دەست پێ کردووە لە باتی ئەوەی بێن دیفاع لە خۆیان بکەن کەچی تعلیق لە حیزب و لایەنە سیاسەکانی کەرکووکە دەن کە بەڕاستی بەداخەوە ئەم بابەتیان کرد بە بابەتێکی سیاسی کە ئێمە بەڕاستی لەمەیانە زۆر پێمان ناخۆشە و نیگەرانین. وار ئەمڕۆ برای بەڕێزمان کاگاسۆ زۆر قسەی لەسەرەوە کرد لەگەڵ هەموو لایەنەکانە باسی ئەوەی کرد
یعنی مەفروزوانیە بابەتێکی وا بکرێ بە بابەتێکی سیاسی ژیانی خەڵکی تەنگەبەر بکرێ ڕێگری لە خەڵک بکرێ و نەیەڵن خەڵک بچێتە سەریش و کاری خۆی خەڵک بچێ ئیمتیحانی خۆی بکە و ئەم زروفە زروفێکی زۆر خراپە و من بەڕاستی خۆشم نازانم ئەم سینناریۆی پارتی بۆچی ینی من لێرەوە بەڕێستان ئەڵێم ئەم ێوارەی حیزبێکی تورکمانی لە هەولێرەوەتی وتی ئەوانەی ڕێگری لە پارتیەکەن خوان وا لەگەڵ پارتیا لە مەکتەبی سیاسی هەولێر دەوامەکەن حیزبەکەیان وا لە هەولێرە جەماعەتەکەی خەمیس خەنجەر کە خەمیس خەنجەر خۆی ماڵی لە گوندی ئینگلیزیە لە هەولێر دانیشێ ئیتر بۆچی ئەم هەموو نەهامەتیە بە من خەڵکی کەرکک هێنن کە ئەوان خۆیان سینناۆکەیان دروست کردووە و پشتی سینناۆکەشیان دیارە بۆچی ئەم بابەتە دروستەکەن ئەکەواتە بەو هەموو بەڵگەی کە جەنابەت باسیێکی کاک ڕەوەند بۆچی ڕێگادەنم پشێوێ بەردەوام بیدارمە بەستم لە لایانی ئیداری و شارەیە من پێم وایە بابەتەکە لایەنی ئیداری ئەو شارە نییە بابەتەکە خۆیانن چکە پێشتریش جارێک کە باسیەوەیان کرد وڵا ئێمە ئەگەڕێینەوە کەرکک و بە شکۆ ئەگەڕێنەوە نازانمە و شکۆیە ئەوان بەچی ئەزانن شاری خۆمانە شاری کووردە ئەگەر ئەوان خۆیان بە کورد دەزانن هەر با بگەڕێنەوە نێو ماڵ و مناڵی خۆیان و بێن لێرە خەباتی خۆیان بکەن من پێم وایە ئەم بابەتەی کە ئەمان دروستێکن تەنها بۆ فەوزایەکە ینی خەڵکەکەی پێوە مەشغوڵ بکەن ئازێتی خەڵک بدەن ئازێتی دانیشتوانی خەڵک بدەن من لە بەڕێستە پرسم ئەو حیزبانەی کە ئێستا لێ ئاڵایان هەڵکردووە و چوونەتە ژێرە و چادرەوە خۆیان ئەندامی مەکتەبی سیاسەکانیان وا لە هەولێرە سەرۆکی حیزبەکەیان وا لە گوندی ئینگلیزی دانیشتووە ئەی باشە فواد حوسێن بۆچی لەسەر ئەم بابەتە نایەتە جواب شاخەوان عەبدوڵڵا بۆ نایەتە جواب ئەی ئەمانە لە بەغا ئەم هەموو شەڕە پۆستاکەن پەنجین ڕێکانی بۆ لەسەر ئەم بابەتە نایەت من پێم سەیرە ینی بۆچی ئەوەندە دوژمنی کەرکووکن بۆچی ئەوەنە بە چاوێتی دوژمنکارانە خەڵکی سەیری خەڵکی شاری کەرکووکەکەن و من پێم وایە ئەمە ینی بابەتێکە بەڕاستی هەر بابەتێکی ڕقوچینەیە بەرامبەر بە خەڵکی کەرکووک ئەژینا کەس ڕێگری لێ نەکردوون باشە خۆ لقەکەیان چۆڵە بۆ نایەنەوە ناو لقەکەیان خۆ بارەگاکانی کەیان چۆڵە بۆ نایەنەوە هەموو ڕۆژێ باسیەوەکەن وڵات داگیر کراوە ئەی بۆچی سواری تارەکانیانە بن ئەچن بۆ بەغدا لە بەغا داگیر نەکراوە دوێنێ پێرێ سەرۆگۆزیرانی عێراق محەممەد شەیع سوودانی کە هات بۆ هەولێر خۆ کاک مەسعود خۆی پێشوازی لێ کرد من نازانم بۆ لە هەولێر داگیرکردین و بۆ لە کەرکک داگیرکردن من نازانم بۆ کە دێتە سەر بارەگاکانیان ئەمەوە خەڵکە ڕاز دەکەنەوە بەڵام کە دێتە سەرەوەی پێویستیان بەوە بێ هەماهەنگی لەگەڵ بەغایە بکەن هیچ ئاستەنجیەک لە بەردەمیانانە بۆی ئەمە کۆمەڵە پرسیارگەلێکن باشتر وایە هەم جەماوەری شاری کەرکک ئەمە شرۆڤە بکە و لە هەمان کاتیشا ینی پارتیش لەم هەڵایی بێتە خوارەوە واز لەم مزایەدانە بێنێ واز لەم کارە خراپانەی بێنێ چکە بەڕاستی وەزعی کەرکک ئەمە هەڵ ناگرێ بەم وەزعی کە ئێستا لە شاری کەرکووکە خۆ دەزانی دنیا بەم گەرمیە خەڵک خەریکی ئیمتیحانە خەریکی ژیانی خۆیەتی ینی بڕوا بکە بڕۆ ئێستا سێری ئەو گەڕەکانە بکە هەر دڵت پێیانوستێ ناو هەموو کۆڵانێک پڕ بۆ لە ئەنواعی ترێلە ئەنواعی سیارە ڕاوەستاوە ڕێگەنیە خەڵک بڕوە ئیتر ژیانی خەڵکیان بەڕاستی تەنگەبەر کردووە هیچ ڕێگە چارەیەکێ بۆ ئەم بار و دۆخەیانی کەی دەبێت چارەسەر بکرێنی ئەگەر ناڕەزاییە ئەگەر سینناریوێ ئەگەر بیانووە هەر شتێک لەژێر هەر پاساوێکدا ناوی بەری هەبێت ینی کاتێکی هەبێ و کۆتایی بێ ئێمە هەوڵی خۆمان خستۆتە گەڕ وا بە هەوڵی جدیشمان داوە بۆی چارەسەری ئەم وەزع بکەین بۆی نەهێڵین هیچ ئەم کێشانە بمینێ دیارە ئێمە شەر هەوڵە جودمان کردووە و من بە ئومێدەم بە زووترین کات ئەم کێشەیە چارەسەر بێت چکە بەڕاستی برای بەڕێزم کاگاسۆ لە بەیانەوە چەندین جار پەیوەندی کردووە بۆی ئەم بابەتە ئیتر کۆتایی پێبێ ئەم وەزع کۆتایی پێبێ لەگەڵ هەمویانە قسەی کردووە بۆ ئەوەی ئەم زروفە نالەبارەی کە ئێستا لەو ڕێگەیە دروست بووە چارەسەر بکرێ بەڵێ باسیێواکە ینی ئەمە بۆ تا جۆرێک لە زەحمەتی بۆ خەڵکی ئەم شارەوە بەس لەوە کرد کە ئەم شەڕە لە دژی کەرکک کە بەردەوام پارتی دموکراتی کوردستانی کا بۆچی لە ڕاستیدانی خۆ ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لایەنی یەکەمی سەرەکی کوردی لەو شارەکە بەردەوام ینی لە ڕابردوو بە ئێستاش و بەداهاتووشەوە ئەنجامی هەڵبژاردنەکانەوەی سەلماندووە کە ئێوە ینی
لایەنی یەکەم من لەو شارەدا هیچ گرفتێکتان هەیە ئێوە لەگەڵ پارتی بۆی بگەڕێتەوە بۆ کەرکووکیان دەست بە ممارەسەی کاری سیاسی خۆی بکاتەوە لەو شارە؟ عکسەوە ئێمە هەموو ئەو کادرانی پارتی کە لە کەرکووچن احترامی زۆریان نەگرین، پەیوەندیشمان لەگەڵیانە هەیە، پەیوەندی شخصیمان لەگەڵیانە هەیە و پێشمان ناخۆشە، بەڵام لە ڕاستیە بامەنوک خۆی بڵێم من بەجددی ئەڵێم پارتی هەمیشە بیر لەوا کاتەوە چۆن ئەزمە دروستکە و ئێستا ئەو ئەزمەی کە دروستی کردو بابەتەکە ئەوەیە تۆ ئەزانی دوو ڕۆژی تر یادی سیوێکی ئابە، یادی ئەو ڕۆژە ڕەشەیە کە پارتی بە هاوکاری بەعس بە دەبابەکانی بەعس هات پەرلەمانی کوردستانی داگیر کرد، هات ئەو حکوومەتەی کوردستانی ڕوخاند و ئەم یادا بۆ پارتی هەمیشە وەکو مێژوویەکی ڕەشە و پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانیانەوە. بۆیە من پێم وایە ئەم ئەزمەی کە ئێستا لە کەرکووک دروستیان کردووە بابەتێکە بۆ ئەوی خەڵک ئەوەشی لەبیر بچێتەوە، بۆیە هەمیشە بیر لەواکەنەوە ئەزمە دروستکەن، هەمیشە بیر لەواکەنەوە مەشاکل و کێشە دروستکەن و من لە شاری کەرکووچین بەڕاستی هەموو ئەو پۆستانەی کە نەکەم و بەشێکی زۆری ئەو پۆستانەی کە کوردیش لە دەستی چووە لای پارتی بووە، پارتی خۆیان بەجیانێشتووە، خۆیان وتوانە کەرکووک شارێکی داگیر کراوە و خۆیان بەجیانێشتووە، عەرەب و تورکمان هاتۆتە شوێنەکانیان. ئێستا کە هەموو ڕۆژێ لەسەر تەلەڤیزۆن ئەڵێن وەڵای ئێمە لە پاژان 5-6 ساڵە بە شکۆ گەڕێنەوە، من نازام شکۆکەیان ئەوەیە بۆ خەڵکی کەرکووک. چەند ساڵێک پێش ئێستا هەمیسان ئەم بەزمەیان دروست کرد و دوسێ ڕۆژ ئەو جادەیان گرت و خەڵکێکی زۆر تووشی عەزاب و مەینەتیمە هات هەتا بە هەموو جوود و هەوڵی ئێمە توانیمان جارێککە ڕێگاکە بکەینەوە. ئێستا نەفسی سینارۆ جارێککە دووبارە ئەکەنەوە. من پێم وایە بەڕاستی ئەمە غەدرێکی گەورەیە لە خەڵکی شاری کەرکووک و پێویست بۆواکە ینی بەڕاستی ئەم بابەتە ڕوون کرێتەوە بۆ خەڵکی شاری کەرکووک و ناکرێت لەسەر هەموو بابەتێک ئەزمەیەک دروست بکرێ و خەڵکی کەرکووک پێوەی تەعزیب بخوا تووشی مەشاکلی زۆر قورس ببێ کە بڕوا بکە ئێمڕۆ ڕێک بێ دەیان قوتابی پۆلی شەشی عدادی نەیانتوانیوە بچن ئیمتیحانەکانیان بدەن، خەڵک نەیتوانیوە بگاتە زانکۆکانی، خەڵک نەیتوانیوە بگاتە دائیرەکانی دەوڵەتی، خەڵک نەیتوانیوە ئەمڕۆ ئیش و کارەکانی خۆشی جێبەجێ بکەن. کاکڕەوت باس لەوە کردکەمانە خەڵکی بەکرێ گیراون و ینی بەمەبەست بەکارهێنراون. خەڵکی کەرکووکە بڕاستی ئازانن؟ من ئەوەی کە معلوماتم هەبوو جارەکەی دیکە کات چادرەکانیان دانابوو خەڵکیان بەکرێ هێنا و پارەشیانە پێدا، مەسەلەن بۆ شەو ڕۆژێ 20,000 دیناریان پێدا و لە ژێر چات، بەڵام نازانم بەڕاستی چێ ئەم پارەی پێدان و ئێستا تۆ خۆتیش بچی سەیری ژێر چادرەکان بکەیت بە واقعی پێوەی دیارە و تێگەی لەوەی ئەمانە هەندێک خەڵکن هاتوون وەکو ڕۆژانە لەوێ بەردەوامی ئەبن ئاڵای جەپەی تورکمانی لێیە و لەگەڵ ئاڵای هەندێک لایەنی حەشدی شعبیە و من پێشم وایە تا ئەم دەقەیە لایەنێکی حەشدی شعبی بە ئاشکرا خۆی نەکردۆتە خاوەنی ئەم، بەڵام ئەزانم خەمیس خەنجەر و جەپەی تورکمانی لە پشتی بابەتەکەون کاردووچیان وان لە هەولێر ماڵیشیان وا لە هەولێرە، جەپەی تورکمانی ئەندامی مەکتەبی سیاسیان لە هەولێرە، ئایدن معروف هەموو ڕۆژێ لەسەر تەلەڤیزۆنەکانی پارتی قساکە و خەمیس خەنجەر خۆی پێشتریش قسەم لەسەری کرد، ماڵی لە هەولێرە و ماڵی لە گوندی ئینگلیزیە، حەقە لەگەڵ ئەوانە قسە بکەن بڵێن بۆچی ئەم حاڵەتە لە کەرکووک دروستەکەن و من پێشم خۆشە لەم تەلەڤیزۆنەوە بە دانیشتوانی شاری کەرکووک بڵێم ئەمەش کۆتایی دێ، ئەم سیناریۆیەش کۆتایی دێ و بابزانین لە دوای ئەم سیناریۆیە ئەوان ئەیانوێت چی بۆ شاری کەرکووک بکەن. من پێم وایە هەمیشە ئەگەڕێن لەوەی چۆن ئەزیەتی خەڵکی شاری کەرکووک بدەن، چونکە پێشتریش تەجروبەمان لەگەڵیانە هەیە، هەرچی پۆستێک کورد لەم شارە بێ جێبەجێ بکە ئەوان دێنە سەر خەت و ناهێڵن، بەڵام بۆ دەستکەوتەکانی خۆیان ئەچن لەگەڵ بەغا هەموو بساومەیەکەن. بەس لە ڕاستیدا بابەتەکە هەست ناکی بۆ نەر تا ڕادەیەک زیاتر لە قەبارەی خۆی گەورەکراوە لە گریمانەیە کە ئەگەرم خەڵکانە هەر بەڕاستی ناڕزایی دەرببڕن، ئەمان قسەکەیان لەسەرەوەیە کە نایەنەوێت پارتی بگەڕێتەوە بۆ نێو ئەو بارەگایە، بەڵام پارتی دیموکراتی کوردستان وا بانگەشە دەکا کە داواکاری ئەم کەسانە و بەو جۆرەیەکە هەر نایەنەوە پارتی بگەڕێتەوە بۆ پرۆسەی سیاسی لە کەرکووک. ئێمە پارتی وەکەم و حیزبێکی سیاسی مۆڵەتی عێراقی هەیە، ئەتوانێ ممارەسەی سیاسەتی خۆی بکە، بەڵام ئەم جۆرە تەسەڕفانەی کە ئێستا دەسی پێکردەوە ئەزێدانی خەڵکی شاری کەرکووکە، هەراسانکردنی خەڵکی شاری کەرکووکە،
من نازانم ئەمە بارەگایەک بوو بەچی ئەمان هەر جارەی بەزمێک بە خەڵکی شاری کەرکووکن خۆ بارەگای لقەکەیان چۆڵە دەبا جارێ بێنەوە ناو بارەگای لقەکەیان خۆ ئێستا کەسی تێنێ چۆڵ وڵە دەبا بێنەوە ئێ پاشان بگەڕێنەوە ئەو شوێنەی کە خۆیان بەبەستیانە ئەگەر ئەوان نیەتیان وایە بگەڕێنەوە شاری کەرکووک هەندێک کەلاوێن بەجێشتۆ لێرە ئەڵێن وڵاو شارەکەمان داگیر کراوە وەڵام مقڕەکانمان داگیر کراوە خۆیەوە کامیرەتانێ خۆشیان کامیریانەیە بابێن بزانم کام قوتعە لە کام شوێنە ماڵێکیان لێ داگیر کراوە ئەوم کادرەکانیان نییە هەموو ڕۆژە حملەی ئینتیخابیەکەن لەم شارە ئەی باشە شاخەوان عەبدوڵڵا خۆی بە نوێنەری ئەوان نازانێ لە پشت تەنکەری ئاوە ڕسمەگرێتەوە چێتە گەڕەکان ئەڵێ ئێمە واتان بۆکەین و واتان بۆکەین ئەمە گشتی مزایەدە نیە لەسەر خەڵکی شاری کەرکووک ئەی باشە بۆ کە دێتە سەر پۆستەکان پەرلەمانتارەکانیان دایرە بە دایرە ئەسۆڕێنەوە بۆی ئەندام بەشێک دابنن بۆ ئەوەی مەسئولی قسمێک دابنن بەڵام کە دێتە ئەم حاڵەتە ئێستا لە چۆن بۆ دەنجیان نییە بۆ کەس نازانێت لەکوێیە خۆیان شاردۆتەوە ئەگەر ئەوان بەڕاستیانەوەیانەوەی دیفاع لە بارەگاکانی خۆیان بکەن. باشە کاکە ڕەوندانی تاکەی بۆ نمونە ئەم حساسیت و ڕقوکینەیە بەرامبەر بە ڕەوشی ئەم شارەیانی ڕەنگە من هەر خودی خۆم لە ئەزمموی کارکردنمە ینی بەر ئەو گرفتە کەوت بێتم زۆر جاری دیکە لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بەردەوام لەگەڵ ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک لەلایەنەکانی دیکەش کە ڕەنگە هاوبەشی سیاسی ئەو نەبن بە بۆ شوێنی خۆی ینی بەردەوام لە کێشمەکێش ملانەیە بۆ لەسەر ڕەوشی ئەم پارێزگایە بۆ چی؟ بەتاچی دەم حاڵەتەی کە هەیە ئەمە قبوڵی ناکەین لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەمەمان پێڕەفزە و هەر ئەزێددانێکی میلەتەکەمان ئێمە لە پشت میلەتەکەی خۆمانە ئەوەستین قبوڵمان نییە ڕنگ بێ ئەمەی کە ئەم بەرنمەیان بۆی داناوە بۆ وروژاندن بێ بۆ ئەوە بێ مەشاکلێک دروست بکەن بەڵام دڵنیا بە لەوەی کە ئێمە هەین لە کەرکووچین و ئەمە قبول ناکەین ئەبێ لە زووترین کاتە ئەمە چارەسەر بکرێ من ینی زۆر حاڵەتێکی سەیرە باشە فوات حوسێن تۆ شەو ڕۆژ لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراقی یعنی ناتوانانی چادرێک لا بدەیت و ڕێگەکە بکەیتەوە ئەی پەرلەمانتار کاک شاخەوانە فەنی تۆ لەکوێی هەموو ڕۆژێک لەسەر خەڵکی کەرکووک قساکەی ئەیستا تۆ لەکوێی بۆ نایی ئەو چادرە لا بدەیت و بڵێ ئەمە بارەگای ئێمە و دەرگای بارەگاکە بکەیتەوە من نازانم ینی ئەم سینناریۆ فەشەلانە چییە ئەیکەن و ئەیانوێ بە خەڵکی کەرکووچی بفرۆشن بۆیە ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو لایەنی پەیوەندیدار لەسەر خەتە بین و دیفاع لە خەڵکی شارەکەمانەکەین و نایەڵین ئەو ڕەوشە بەردەوام بێت لە زووترین کاتە هەوڵی جددی ئەدەین بۆ چارەسەرکردنی لایەنی سیاسی دیکە دێتەوە نایەتەوە ئەمە پەیوەندی بە سیاسەتی حیزبەکەی خۆیانەوەە بەڵام لە هیچ کەسێک قبول ناکەین ڕەوشی شارەکە بە شقلێک تێک بدا سبێنێ خەڵک ببێ بە زەحیەی ئەو قەزەیە هەز ناکەی ئەمە ڕەنگە ئەنجامێکی خراپیشی هەبێ بۆ پێگەی جەماوەری ئەو حیزبە لە هەڵبژاردنەکانی داهاتوی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک من پێم وایە ئەو حیزبە بۆ خۆی باشە زانێ ئەوەڵەن جەماوەری نییە هەندێک موچەخۆری هەیە ئەو موچەخۆرەکانی خۆی بە زۆر ئیجبارەکە دەنجی بدەنێ ئەژینە ئەگەر جەماوەری هەبووە ئێستاویش جەماوەرەکەی خۆی هانەدا ئەچوو مزاهرەیەکی پێکرد و ئەچۆ گیان ئەوانە و بە زۆر لایەنی ئەدا و ئەچۆدا شوێنەکانی خۆیان بۆیە نەخاوەن جەماوەرن نەخەڵکیانەیە کۆمەڵی خەڵکی موچەخۆریانەیە هەندێکیان لە سنگەرەکانی پردێ خستویانێت دەتە ناو ڕەبایەکانەوە هەندێکیان لێرە ئەسوڕێنەوە وەکو کادر کاروباری حیزبەکان بەڕێوە ئەبن خۆ کادریان زۆرە بەشێکی زۆری کارژێڕەکانی لقیشان لە ناو شاری کەرکووک خۆیماندێکیان برادەرمانن ڕەفیقمانن ڕۆژانە ئەیان بینین پێداویستێکیان هەبێ لەگەڵیان جێبەجێەکەین لە زۆر بۆنەیە بە یەکەوەین خۆیمە درێغیمان لەوە نەکردووە و پێشمان وانە ئەوانی شەر کوردن و پێشمان خۆشە بێنەوە بارەگاکانی خوان بکەنەوە بە ئوسولی کاری خوان بکەین بەڵام بەڕاستی ئەم سینناریۆ ئەم حاڵەتانەی کە دروستیانەکەن زۆرمان پێ ناخۆشەوە جێگەی نیگەرانی ئێمەش و خەڵکیشە بەڵام ئەگەر ئەوان جەماوەریان هەیە و ڕاستەکەن باشە با ئاسایانی جەماوەری خوان بەکاربێن و خەڵکەکانی خوان بنێرن بۆ ناو چادرەکانەوە ئەوە قبول مەکەن. کاک ڕەوند دانی سەرنجم چۆ سەر قسەکەت دانی جیازی جەماوەر و موچەخۆر چیانی ئەو کەسێک کە موچە لە حیزبێک گۆرەگرە هیچ ئینتیمایەکی سیاسی بۆ حیزبەکە نییە و لە پێناوی ئەو پارەیەدا لەگەڵیانە وڵی بەشێکی باوەک خۆی پێت بڵێن بەشێکی ئەو موچەخۆرانەی کە لەلایەنن لەبەر خاتر موچەکەیانە
ئەژینا وەکو جەماوەر من لە تۆ پرسم لە 2023 ئێمە لە شاری کەرکووک بەیەکەوەین با بڵێ ئێمە ڕۆژێک لە ڕۆژان لە مزاهرەیەکە لە شوێنێکە کەسێکمان هەبووە و کەسێکمان هەبووە تەسحی داوە تو بەبیرتە کە ئەو هێزەی عێراقی شاد بۆ جان کەرکووک و لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم هەر پێشمەرکانی یەکێتی شەهید بوون هەر پێشمەرکانی یەکێتی کە مندام بوون و معوق بوون بۆیە من نازام ئەم جەماوەریان لەکوێیە هەر ئەڵێن ئێمە جەماوەرمان هەیە ئێمە خەڵکمان هەیە بەڵام من پێم وایە بەس موچە خۆرەکانیانە. بەڵێ کاگڕۆند باسی ئەوت کردیانی وتت ئەم بابەتانە پەیوەندی بەەوە هەیە کە نزیکین لە سیوێکی ئابەوە بەس خۆ ئەمە ساڵێک نییە و دوان نییە و سیان نییە و چوار نییە و ینی هەتا مێژوو هەتا مرۆڤایەتی هەموو ساڵە سیوێکێکی ئابی تیانی ئەگەر بە قسەکەی جەنابەت بێ هەموو ساڵێ بێ سینناارۆیەک ئامادە بێ بۆەوەی کە لە بیری خەڵکی کەرکووک و خەڵکی کوردستانیش ببرێتەوە ئەم بابەتە. خۆی پارتی دایمەن لەسەر ئەزەماتەژێت تەبیعەتی حیزبەکە وایە تۆ ئەگەریەوە بەبیرتان بێ مەخموور ڕزگار کرابوو لە ساڵی 91 بەڵام لە سیوێکی ئاب کە دێنەوە جارێککە مەخموور تەسلیمی عێراقەکەنەوە هەتا 2023 مەخموور لە ژەردەسی عێراقا مایەوە ئێمە لە گەرمەی شەڕی داعشا بووین لە گەرمەی شەڕی داعشا بووین 2014 پێشمەرکانی ئێمە هەموو ڕۆژە شەهید و بریندارە بوون هەرچەندە پێشمەرگەی پارتی شەهید و بریندار بوو لەو شەڕانە بەڵام ئەوانە چون لە ئاڵتون کۆپری سەنگەریان لێدا تو دائیمەن پارتی بیرکردنەوەی وایە دائیمەن ئەزمە دروستەکە ئەیە بە ئەزمە چارەسەری کێشەکانی خۆی بکە بۆیە ئەوان تێگەن لەوەی بەڵێ سیوێکی پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی قیادەی پارتیەوە بە ناوچەوانی مێژووی حیزبەکەوە ئێستا ئەم ئەزمانە کە دروستێکن بۆ ئەویانە خەڵک ئەوەی لەبیر بچێتەوە کە چۆن سواری دەبابەکانی بەعز بوون هاتن پەرلەمانی کوردستان و هاتن حکوومەتی هەرێمی کورسانیان ڕۆخاند. باشە کاکێ ڕەوەند وەک جەنابەت باست کرد ئەمەش تێدەپەڕێت و ئەم قەیرانە ژەڕوات و شتەکان تا ڕادێک دۆخی ئاسایی خۆیان وەردەگرنەوە بەڵام ئێوە وەکوێکەتی نیشتیمانی کوردستان و پێشتریش ئاماژم پێدا ڕابردووەی بۆتان سەلماندووە کە زۆرینەن لەو پارێزگایە ینی دوایم هەموو شتانی کە باسی دەکەیت تۆ دوایم هەموو سینناروی و دوایم هەموو گلەیی کە کردت شانی بەتەمان چۆن لەسەر مێزێکی دانوستان لەگەڵ ئەم لایەنەدا بنیشن لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان و لەگەڵ لایەنەکانی دیکەش کە بەڕاستی بەڕوون و ئاشکرایی بە هاوبەشی پارتی دیموکراتی کوردستان دەبینێن هەر بنمونە خۆتان دەبینن نانی هایەوە هاوپەیمانەتیەکتان ڕاگەیان هیچ لایەنێک ئامادە نەبوو بێت هاوپەیمانەتی بکان لەگەڵتان بۆ لەبەرەی من خودی خۆم لە گفتوگویەکدا لە بەهامان بەرنامە پرسیارم لە سەرکردەی لایەنێکی سیاسی کردوتی ئێمە ئامادە نین دڵی پارتی بڕەنجێنین لە بەرخاتی یەکێتی وەک چۆن ئامادەنین دڵی یەکێتیش بڕەنجێنین لە بەرخاتی پارتی ینی ئەجەندای دواترتان چییە دوایم هەموو ململانێ و شەڕی کۆنەقینەی کایکەن؟ من پێم وایە گەر کورد بێ ئاشتەوەی بکە ئاسانە بەڵێ ئێمەش ئاشتەوایی ئامادەین و ئاشتەوایی بەنیەتە کرێ ئێستا پارتی ئەگەر بێوێ ئاشتەوایی بکە زۆر ئاسانە هەر سواری سیارەکانی خوان بن یاخود هەر بێن لەگەڵ ئێمە لە دانیشتنیەکە بە نیەتێکی پاکەوە لەگەڵ ئێمەدا بنیشتن ئاشتەوایی ئەبێ چکە بەڕاستی من لێت ناشارم ئێمە لەگەڵ کادرەکانی پارتی لە کەرکووک کێشەمان نییە ئێمە لەگەڵ قیادەیانە کێشەمانەیە قیادەیان عەقلیەتێکی خراپی هەیە خراپ بیر لە شاری کەرکووکاتەوە ئەجینا کادرەکانیان لە ناو شاری کەرکووکە لەگەڵ ئێمە ڕەفتارەکەن هەڵسوکەوتەکەین پێکەوە ڕەفیقین لێکتریتی ئەگەین خۆ ئەوانیش بەشێکی زۆریان ناڕازین لەو ڕەفتارانەی کە ئێستا ئاکرێ بەڵام بابەتەکە چییە بابەتی کورد ئەوەیە ئێمە هەمومان یەک میلەتین یەک زبانین ئێمە توانین بە ئاسانی لە یەکتری حاڵی بین بە ئاسانی بتوانین دەست لەسەر برینەکانماندانین و بەدەسەکەی کەمان تەوقە بکەین و ئێمە نامانەوێ حیزبێکی سیاسی وەک پارتی نەخێر پێمان خۆشە بێنەوە لە شاری کەرکووک هەر هیچ نابابێنەوە پۆستەکانی خوان وەرگرنەوە هەر هیچ نابابێنەوە دیفاع لە میلەتەکەی خوان بکەن بابێنەوە لێرەوە دیفاع لە دەستکەوتی میلەتەکەمان بکەن تۆ چۆن ئەکرێ لە شاری هەولێرەوە بڵێ وڵا فڵان شوێن داگیر کراوە باش کاکە ئەگەر داگیر کراوە ئێوازی لێبێنە نەوازی لێ دێنی نەدەیتەوە نە ئامادەی کاری بۆ بکەی ئیتر ئەمە هەموو ڕۆژێ ئەزمە دروستەکە بۆ خەڵکی کورد لە ناو شاری کەرکووکە تۆ هەموو نەیارەکانی کە لێرە نەیاری کوردن ئەیان بەی لە هەولێریان حەوێنیتەوە لەگەڵیانە تەعامولەکەی بەڵام کردیتە کەرکووک ئەنی زۆر سەیرە جەپەی تورکمانی لێرە دوژمنی پارتی بێ لە هەولێر لەگەڵیانە جوود بێ
خەمیز خەنجەر و جەماعەتەکەی لێرە دوژمنی کورد بن لاولێر لەگەڵیانە تەباو برابن یعنی تۆ ئەمە هەر خۆی لە خۆیە ئەم دووفاقیە پێویست بۆیە کۆتایی بێ پێویست بەوەیە پارتیش تێبگا لەوەی کە کووردا تێبگا لەوەی کە کوردایەتی ئەیگەێنێتە مەبەست واز بێنێ لەم حاڵەتانی کە ئێستا هەیە و ئێمە هەمومان پێکەوە جوانین و تۆ باشی ژەزانی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە بانجی 12 ساڵی پارەوە ئێمە داوامان لە هەموو لایەنەکان کرد وەرن با پێکەوە یەک لیست دروست بکەین بەڵام ئەوان یەکەم قسە کاتنە سەر تەلەڤیزۆن لە یەکەم کۆبوونە باسیەوەیان کرد وتیان ئێمە ئامادەنین لەگەڵ یەکێتیا لە یەک لیست بین ینی خۆی نیەتەکە لێرەوە دەست پێکە ئەم نیەتە خراپە میلەتەکەمان تووشی مەشاکلەکە میلەتەکەمان تووشی ئەزمەکە بەس کاگڕەوەندانی خەڵکێکی ئاسایی نەبووی بە ئاسانی ئەتوانی کێشەی خەڵکێکی ئاسایی کە ڕەنگە لە ڕووی دیبلۆماسی و سیاسی شۆ تێڕانینێکی قوڵی بۆ بارودۆخەکە نەبێت دەپرسێ چۆن دەکرێت لە حکوومەتی هەرێم هاوبەش و تەبابن لە نەوێ کابینەدا بەڵام لەسەر لیستێک لە پارێزگایەک ڕێنەکەون ینی پارتی وەڵامیان پرسیاری پێ بۆ خەڵک وڵام من پێم وایە لە ناو حکوومەتەکەشە کێشە مەشاکل زۆر زۆرە حکوومەتەکە حکوومەتێکە ئێوەش هەموو ئەزانن هەموو خەڵکی کوردستان ئەزانێ حکوومەتەکە نەیتوانی وەک پێویست خزمەتی خەڵکی کوردستان بکات پێداویستەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکە دەیان ئەزمە و کێشە هەیە لە کوردستان ڕاستە ئێمە لە ناو حکوومەتەکەین ڕاستە گۆڕان لە ناو حکوومەتەکەیە بەڵام ئەکسەرێتی حکوومەتەکە بەدەست ئەوانەوەیە سەرۆکی حکوومەتەکە لە لای ئەوانە بۆیە ئەبینین هەمیشە ئەم ئەزمە و کێشانە هەیە حتا لە تەفاوز لە دانوستاندن لەگەڵ عێراقشا مەشاکلی زۆر زۆر قورسیە و حکوومەتی هەرێمە من ئەلێرەوە بە بەڕێستان ئەڵێم تاوەکو ئێمە هەموو لایەکمان نەینە خوارەوە نەگەینە یەکتری ئەم ئەزمە و کێشانە هەم لە هەرێم بەردەوامە بێ هەم لە شاری کەرکووک بەردەوامە بێ من بە ئومێدم ئەوەی ناوچە دابڕاوەکان کەمێک مرونەتی تیا بکەن چکە خەڵکی ئەم ناوچانە بەڕاستی مەشاکل و کێشیان زۆرە زەختی زۆریان لەسرە زەختی زەویزاریان لەسرە زەختی کوردبوونیان لەسرە زەختی ینی ئەنواعی کێشە و مەشاکلمان هەیە بۆیە پێویست بۆواکە ئەگەر ئێمە لە دەرەوەی ناوچە دابڕاوەکانیش کێشەمان هەبێ نەیێنین بۆ ئەم ناوچانە لەم ناوچانە بەس کاگڕەوەند ئێوە زۆر دەمێکە ئەم داواکاریە دەکەن ینی کە دەڵێم ئێوە مەبەستم لە سەرکردە باڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەزاران جار داوای ئەوەتان کرد تکایە با گرێوی سیاسی لەسەر کەرکووک نەکەین تکایە با ململانەکانمان لە دەرەوەی کەرکووک بکەین کە دێنە ناو کەرکووک هەمومان تەواو یەکلی بەس کەس گوێی نەگریانی دوجار ئەوە دەبینیت کە ئێوە ئەنی خۆتان لەگەڵ حزبی شوعی کوردستان پێکەوە بەشداریتان کردووە لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی تر هەست ناکەین تووشی بێئومێدی نەبووی لەوەی کە ئەو هەموو تکایە بکەی لە ئەو لایەنە سیاسیانە و بەڵام وەڵامدانەوەیکی پۆزتیفیان نیە بۆ بارودۆخەکە من پێم وایە دایمەن حیزبایەتی و سیاست بۆ کردنەوەی گرێچۆرەکانی بەردەمی میلەتە بۆ لابردنی بەردەکانی بەردەم میلەتە بۆ ئەوەیە کە ژیانێکی دروست بۆ خەڵکەکەی خۆت دەستە بەر بکەی ئێمە 14 حیزبی سیاسی لە کەرکووک پێکەوە کارەکەین لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆمیشەوە هەمومان بەیەکەوە بووین هیچ کەسمان قسەیەکمان لەسەر پارتی نەکرد بەڵام پارتی بە هەمومانی ئەوە دێوە خاینن بەڵام نازانم ئێستاکە ئەو خاینە ئێستا نازام ئەوان بەچی بانیان داوە ئەڵێن ئێمە بەشکۆ دێنەوە بۆ کرد کاکە قبولمانە مشکلەی نییە بەڵام ئێوە هەروەرنەوە ناو بارەگاکانی خۆتان هەروەرن بە جێگیری سەرۆگۆزیرەکانتان بڵێن بارەگاکەمان بۆ وەرگرەوە بچینەوە ناو بارەگاکەی خۆمان ئێوە ئەم هەموو ئەزمێ بۆ توێ بڵێ چۆن دێنەوە بێنەوە بەس گرنگەوەیە بێنەوە کاگڕەوەند کۆرە با بێنەوە کاکە بەس با بێنەوە بۆ ئەوی ئەم خەڵکی کەرکووکەش لە کۆڵ ئەم هەموو مەشاکلانە ببێتەوە هەموو ڕۆژێک مشکلێک لە هەولێر دروست دەکەن و ڕەوانەی کەرکووچێکن هەموو ڕۆژێک هەرچی سەرۆک حیزبەکان هەیە لە هەولێر قەسر و ڤیلا و ژیانیان هەیە لەوێ ئیسراحەتەکەن و دێنەوە لە کەرکووک کێشە و ئەزمە بۆ خەڵکی شاری کەرکووک دروست دەکەن بۆ کوردی دروست دەکەن ئەی من بۆ بەڕێستانم باس کرد ئەمە 3000 بڵێم باشە ئەم حیزبانە کە لە هەولێرن ئێدە بچن لەگەڵیانە دانیشن بڵێن ئەرێکاکە بۆ لە بەردەمی بارەگاکە ئێمە ئاڵاتان هەڵدا و نایڵێن ئێمە بینەوە ناو بارەگاکە ئێدە با بچن دوو قسەی لەسەر بکەن ئەوان لە باتیەوەی قسە لەسەر جەپەی تورکمانی بکەن قسە لەسەر حەشدی شعبی بکەن دێن قسە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن یعنی بەڕاستی نەعەدالەتێکی زۆر زۆر گەورەیە ئەوان ئەزمەکەیان ئەوان ئەڵێن ئێمە حەشدی شعبی نایڵێ بچێتەوە ناو بارەگاکانمان جەپەی تورکمانی نایڵێ بەڵام لەولاوە قسە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێن
ینی بەڕاستی من داوایان لێ یەکەم ینی نەختێک بیر بکەنەوە لێمە لە شاری کەرکووک تەسحێمان زۆردا خەڵک زۆر ماندوو بوو بەدەستیانەوە باواز لەم کردارانیان بێنن با نەختێ بگەڕێنەوە بۆ کوردایەتی نەختێ بگەڕێنەوە بۆ ئەوەی ئێمە هەمومان کوردین بابێنەوە پێکەوە دیفاع لە میلەتەکەمان بکەین و ئێمە پێمان خۆشە بەڕاستی بگەڕێنەوە بێنەوە ناو شارەکە هەمومان پێکەوە بەهێزترین جوانترین خەڵکەکەژە و کاتە زیاتر تەیدمانەکە جەماوەری کوردەکەش دڵی پێی خۆشە بێ ئەڵێ ئەمانە هەمویان بەیەکەوەن بۆیە منیش ئەچمە سەر سەنووقەکانی دەنگدان دەنگە دەم ئێمە هەموو ڕۆژێ لەسەرم تەلەڤیزۆنانە قسەی ناخۆش و قسەی ڕق بە یەکتری بڵین بەڕاستی ناخۆشە بەڕاستی کردارێکی ناخۆشە و من بۆ خۆشم یەکێکم لەو خەڵکانی بەڕاستی زۆر مەعەزبم بەوەی کە ئەبینم نێوان کوردوایە ئێمە خەباتمان کرد بۆی ماڵی کوردێ خین بۆ ئەومان نەکرد ئەمڕۆ کوردەکان لەلایەک دژمان بن خەڵکی نایەرەکانی خۆشمان هان بدەن بۆ گیانمان کەواتە کاک ڕەوەند بەڕاستی ئێوە گوکویەکیتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتی گەورەتان لاستوێ لەو شارەوە ڕەنگە ئێستا خەڵکێکە بێت چاوی لە هەوڵی ئێوە بێت چکە ئەوەی کە لە قسەکانی تۆ بیستم و هەستم پێکرد ڕەنگە ئەنی ئەگەر بەو جۆری کە جەناوت باسێکی ئێمە سیناریۆ بێ خەڵکانێکە بێت لەو شارەدا بۆیان گرنگ نەبێ خەڵک چۆن هات و چۆکە ژیانی چۆنە ئەبێت فشارەکانتان جدیتر بێەوە هەوڵ بدەن زیاتر فشار بکەن بۆی زوو ئەم بارودۆخە بەلایەکدا بکەوێنی ئومێدیەوە تێ لە چەند ڕۆژی داهاتوودا بارودۆخەکە ئاسایی بێتەوە بەتاکید ومێدم هەیە و ئەبێ یەکلات بێتەوە ئەبێ ئەمە چارەسەر بکرێ چکە ژیان بەم شکڵە ناڕواتە ڕێەوە بەڵام دانی بانەختێک واقع بینیش بین پارتی ئەگەرەیە بگەڕێتەوە ناو بارەگاکانی خۆی خۆ هەریەک بارەگای نەبوو لە شاری کەرکووک دەباوانی کە ئاوادان کاتەوە ئەمەیان جارێکی کە ئاوادانی بکاتەوە بۆ ئیلا ئێستا ئەڵێ هەموو بارەگاکانم بەیەکەوە قەیتێکە باجارێ چوار بارەگای ئاوادان بکاتەوە لە دوای چارەکە ئەمە بابکە بە پێنجەمی خۆ ئەمە ئیتر کفری خوانیە و هینیش نییە ینی بابەتێکیش نییە بابەتێکی زۆر ناخۆش بێ بۆیە من داوایان لێ یەکەم ینی لێرەوە داوایان لێ یەکەم نەختێ لەسەر ئەم بابەتە بێنە خوارەوە و تێ بگەن لەوەی خەڵکی کەرکووک زۆر عەزێتی خواردۆ بەدەستیانەوە ئیتر لێرە و بەس زۆر باشولانیان کە هەیە لە بەغا حەقە لەسرە میلەتە بەجواب بێن حەقا ئێستا وەزێک دروست بۆ بەڕاستی لە شۆراوە ئەگەریەوە بێن بە تەلەڤیزۆنەکانی خۆتان بیبینن ینی کارەساتە ئەو هەموو لۆری و گەڵابە و سیارێ بڕوا بکە ئێستا ئەگەر مناڵێکی کورد تووشی ژانێک ببێ لە شۆراوە تایگەن نەخۆشخانە ڕوحی دەرەچێت ئەگەر ئەختیارێک جەڵدە لێی بداتای گەن نەخۆشخانە ئەمرێ ئەگەر کەسێک پێویستی بە عیلاج بێتای گەن نەخۆشخانە ئەمرێ بۆیە بەڕاستی ڕێگە نیە خەڵک بڕواتە ڕێوە ڕێگە نیە سیارە بڕواتە ڕێوە دوایی کەرکووک کاکە سنتێرێکە لە زاخۆ و لە دوهۆک و لە هەولێر و لە ڕانێ و لە چوارقڕنە و لە سۆرانەوە هەموو سیارەکان بەسەر شاری کەرکووکە دێ ئەڕوا بۆ بەغدا ئەڕوا بۆ سلێمانی ینی ئاسان نییە ئەو ژیانی 2 میلیۆن خەڵک بخرێتە ئەو مەزەقەوە کە ئێستا بڕۆ ئێستا بە هەزاران تەنکەر ئەنواعی گۆشتیان بار کردووە ئەنواعی میوەیان بار کردووە هەمووی ئەگەنێ و ئەبێ فڕێ بدرێت بۆیە ئەمە بەڕاستی کارەساتێکی خراپەوە پێویست بۆواکە و ئێمەش جوودی جددیەکەین بۆی بە زووترین کات بتوانین چارەسەری بکەین زۆر باشەوەک دوا پرسیار پامێکی تایبەتی قسەیە کە دەبێت بۆ خەڵکی شاری کەرکووک لەم سەر وەختی کە نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەناو ئەم هەموو جەنجاڵی و فەوزایی کە تۆ باسی دەکەی دەتەوێت چی بە خەڵکی شاری کەرکووک بڵێ وڵا خەڵکی شاری کەرکووک بە تایبەت منطقەی شۆرا و سێکانیان و گورگە چاڵ و قەتعەکان بەڕاستی ئەم 2 ڕۆژە تعزیبی زۆریان بینی بەدەست ئەم حاڵەتەوە منیش وەکۆوان خەمبارم پێم ناخۆشە وەزعیشی نالەبارە و ئینشاءڵڵا لە زووترین کاتە ئێمە جهدی جددیمان کردووە لە زووترین کاتە ئەم حاڵەتە نائاساییە کۆتایی بێ و من داواشیان لێ یەکەم ئێمە زۆر دەمێکە زۆر عەزیەت و ماندووبوونی گەورەمان بینی و پێویست بەوەکە هەمومان یەکدەنگ بین و هەوڵ بدەین ئەو کادرانەی کە هەیە لە لای پارتی ئەو کادرەکانی دیکە حیزب و لایەنە سیاسیەکان هەمویان بێنە دەنگ هەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ با بێنە دەنگ با پێکەوە هەوڵ بدەین خزمەتی کەرکووک بکەین و خزمەتی شارەکەمان بکەین چکە بەڕاستی خەڵک چاوەڕێی شتی گەورەمان لێەکە خەڵک چاوەڕێ ئەومان لێ ناکە جادەیەک بگرین و ئەو هەموو مەشاکلە بۆ خەڵکی شارەکە دروست بکەین و من بە ئومێدم هەموو حیزبەکان بە گەورەی بیر بکەنەوە و بە مەسئولیاتەوە بیر بکەنەوە و هەوڵ بدەین ئەو حاڵەتی کە ئێستا هەیە حاڵەتەکە چارەسەر بێ
و ئێمە زەخت لەسەر ئیداری کەرکووکیش دروست بکەین بۆی ئیدارەش بتوانێت چارەسەری ئەم وەزع بکە. زۆر سپاس بۆ بەڕێزڕەوەند مەلا مەحموود لێ پرساوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەخۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. بەڕێزان پانۆرامەتان پێشکەش کرا هەر شاد و بەختەوەربەر.